سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. سەپاندنی حکمی زیندانی تەعلیقی بەسەر سۆهەیلا مەتاعی، بەردەوامی مانگرتنی کرێکارانی کانگێ زەڕشۆرانی تیکاب، کۆبوونەوەی خوێندکارانی زانکۆی چەمرانی ئەهواز، مانگرتنی مامۆستایان و پزیشکانی زانکۆی زانستە پزیشکیەکانی ئێرانشار و بەڵێنی میلیشیاکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە عێراق بۆ دانانی شەکەکانیان. سەپاندنی حکمی زیندانی تەعلیقی بەسەر سۆهەیلا مەتاعی. بەپێ راپۆرتەکان سۆهەیلا مەتاعی خەڵکی شاری دێولان و لە دەستبەسەرکراوانی مەراسمی 8 مارس لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە حکمی 3 ساڵ و 6 مانگ زیندانی تەعلیقی بەسەردا سەپێنرا. ناوبراو ڕۆژی دووشەممە 20 ڕەشەمەی ساڵی ڕابردوو پاش بەڕەوەچوونی مەراسمی 8 مارس و بەشداریە و هاوڵاتیە لە مەراسمەکەدا لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیسلاحاتی ڕژیمەوە لە شاری دێولان دەست بەسەر و دواتر بەدانانی بارمتە بە شێوازێکی کاتی ئازادکرا. بەپێ راپۆرتی گەیشتوو ئەو چالاکوانە ڕێکەوتی 29 سەرماوەزی ئەمساڵ لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم و بڵاوکردنەوەی هەواڵەکان لە ڕێگەی میدیاکانی دەرەوەی وڵات ئەو حکمەی بەسەردا سەپێنراوە. بەردەوامی مانگرتنی کرێکارانی کانگەی زەڕشۆرانی تیکاب. ڕۆژی چوارشەممە 3 بەفرامبار کرێکارانی شاغڵ لە کانگەی زەڕشۆرانی تیکاب دژ بە وەدینەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان بەردەوامەیەن بە مانگرتنەکەیاندا. بەپێ راپۆرتەکان کرێکارانی ناڕازی لە کۆبوونەوەکەدا بە وتنەوەی دروشم دژ بە گەندەڵی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی و هەروەها بایەخنەدانی ڕژیم بە ژیان و معیشەتی کرێکاران، خوازیاری بەرزکردنەوەی سیهاق دەست بەپێ ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمنی شوێنی کار و ئیمکاناتی ڕفاهی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و کۆچای هاتنی گوشاری ناوەندامنیەکان لەسەر کرێکارانی ناڕازی بوون. کۆبوونەوەی خوێندکارانی زانکۆی چەمرانی ئەهواز. ڕۆژی ڕابردوو خوێندکارانی زانکۆی چەمرانی ئەهواز دژ بە لە خوارەوەبوونی کوالەتی خواردنی سلف سرویسی زانکۆ مانیان گرت. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان، خوێندکارانی ناڕازیان ماژە بەوە دەکەن کە لە ساڵانی ڕابردوودا بەهۆی کەمتەرخەمی بەرپرسانی زانکۆ لە ئاست تەندروستی خوێندکاران، کۆمەڵێکی زۆر لە خوێندکارەکان ژاراوی یان تووشی نەخۆشی بوون. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا ناڕازیان خوازیاری دابینکردنی سرویسی هاتوچۆ و ئەمنیەتی خابگاکان، باشکردنی کوالەتی خواردنی سلف سرویس و هەروەها کەمکردنەوەی شەهریە بوون. بەردەوامی دەستبەسەرکران و ناڕوونی چارەنووسی ئیمان خەدری لە زیندانی ئابادان. بەپێ راپۆرتەکان ئیمان خەدری هاوڵاتی خەڵکی شاری مەستێ سولەیمان سەرڕای تێپەڕبوونی 300 ڕۆژ لە دەستبەسەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. ناوبراو ڕێکەوتی 14 ڕەشەمەی ساڵی ڕابردوو بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیسلاحاتی ڕژیم بۆ سەر ماڵەکەی با توندوتیژیەوە دەستبەسەر و ڕەوانەی گرتوخانەکانیەوە ناوەندەکرا. شانی باسەوە دەستبەسەرکراوە ڕێکەوتی 29 ڕەشەممە پاش کۆچای هاتنی ڕەوەندی لێپرسینەوە ڕەوانەی بەندیخانەی شاری ئابادان کراوە و تا ئێستا لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. دەستبەسەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی گەرمسار بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی. ڕۆژی چوارشەممە 3 بەفرامبار نەیەرە ئەرجەنە هاوڵاتی خەڵکی شاری گەرمسار سەر بە پارێزگای سمنان بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی دەستبەسەر کرا. بەپێ راپۆرتەکان ناوبراو ڕۆژی سێشەممە 17 پوشوەڕی ئەمساڵ بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیسلاحاتی ڕژیم بۆ سەر ماڵەکەی بەبێ بەڵگەی قەزای دەستبەسەر و ڕەوانەی گرتوخانەکانیەوە ناوەندەکرا و پاش 3 ڕۆژ لە دەستبەسەرکرانی بەدانانی بارمتەی 2 ملیاردی بە شێوازێکی کاتی ئازادکرا. شانی باسەوە هاوڵاتیە بە تۆمەتی تەبلیغ دژ بە ئاینی ئیسلام و پشتیوانی لە گروپەکانی دژ بە ئیسلام سەرجەم حکمی 10 ساڵ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنراوە.
مانگرتنی مامۆستایان و پزیشکانی زانکۆی زانستە پزیشکیەکانی ئێرانشار. ڕۆژی ڕابردوو پزیشکان و مامۆستایانی زانکۆی زانستە پزیشکیەکانی شاری ئێرانشار دژ بە وەدی نەهاتنی جاخوازیەکانیان دەستیان لە کارکێشایەوە و کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان ناڕازیان ئاماژەبەوە دەکەن کە بۆ ماوەی زیاتر لە 11 مانگە لەلایەن بەرپرسانی ڕژیمەوە کارانە و پارەی هاتوچۆیان وەرنەگرتووە و هەروەها سەرەڕای چەندان جار کۆبوونەوە و ناڕزایەتی نەک تەنیا وەڵامی جاخوازیەکانی ناڕازیان نەدراوەتەوە بەڵکو لەلایەن حراستەوە گەلێک جار هەڕەشەیان لێکراوە. شانی باسە لە مانگەکانی ڕابردوودا کۆمەڵێکی زۆر لە مامۆستایان یەوزانکۆیە بەهۆی دەربڕینی ناڕزایەتی لەلایەن ناوەندامنیەکانەوە بانکەشت و لێپرسینەوەیان لێکراوە. بەڵێنی میلیشیاکانی ڕۆژیمی کۆماری ئیسلامی لە عێراق بۆ دانانی شەکەکانیان. ڕۆژی ڕابردوو 4 گروپی میلیشیایی سەر بە ڕۆژیمی کۆماری ئیسلامی لە عێراق بەڵێنیان داوەکە لە ڕۆژانی داهاتوودا چەکەکانیان دابن و بە شێوازێکی سیاسی بەردەوامی بە چالاکیەکانیان بدەن. راپۆرتەکان ئاماژەبەوە دەکەن کە ئەم 4 گروپە بنەوەکانی ئەساعیبی ئەهلی حەق، کەتاب بۆ ئیمام عەلی، کەتاب سەید شوهەدا و کەتاب ئەنسارۆڵا ئەلوەفیە بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک جەختیان لەسەر ئەوە کردووەتەوە کە ڕێبەرەکانیان ئەم بڕیارەیان داوە تاکو بە شێوازێکی دیپلۆماتیک بەردەوامی بە چالاکیەکانیان بدەن. شانی باسا ڕێبەران و ئەنجامانی ئەم 4 گروپە میلیشیایە لەلایەن ئەمریکا و وڵاتانی دیکەوە بە تۆمەتی هێرش بۆ سەر هێزەکانی هاوپەیمانان و هەروەها پێشێلکردنی مافەکانی مرۆڤ خراونەتە نێو لیستی ڕێکخراوە تەروریستیەکانەوە و سزایکی زۆر بەسەریاندا سەپێنراوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە بن.